شانۆگەری زەلکاو لە نووسری بەناوبانگی ڕووسی مەکسیم گۆرکی دەرهێنانی بەندە و ستافێکی لە هەرە ئەکتەرە باشەکانی شاری سلێمانی بەشداری تیاکە. چیرۆکی ئەم شانۆگەرێ زۆر دوور و درێژە. لە یەکەم شەپۆلی کۆرۆنا دەستمان پێ کرد ئیجبار بین بوەستین بۆ ماوەی ساڵێک. دوای ئەوە چەند ئەکتەرێک تووشی کۆرۆنا بوون، منیش تووشی کۆرۆنا بووم، جارێکە وەستانمانەوە. بە هیمەتی ئەم برادەرە ئەکتەرە باشانە توانیمان نمایشێکی لە شاری سلێمانی. فیستیڤاڵی نێودەوڵەتی بەغدا یەکێکە لە هەرە فیستیڤاڵە بەناوبانگەکانی عالەمی عەرەبی، نزیکەی 18 وڵات بەشداری تیا ئەکات. وابزارم نزیکەی 5 وڵاتی ئۆروپی تیایە: ئەڵمانیا، فەڕەنسا، ئیتالیا، پۆڵۆنیا، ئیسپانیا، لەگەڵ نزیکەی 12 وڵاتی عەرەبی. لە 86 نمایش کە چووە فیستیڤاڵەکەیەکی لەو نمایشانە شانۆگەری زەلکاو خۆشبەختانە کە هەڵبژێراوە، بەڕاستی زۆر بەداخەوە لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیریەوە نووسراومان کرد بۆ وەزارەتی دارایی. دوای 3-4 مانگ بە ڕەفز وەڵاممان پێهاتەوە. ڕوومان کردە خەمخۆرانی شاری سلێمانی و هونەرەوانە. زۆر بەسپاسەوانێ بەڕێز شەناز ئیبراهیم ئەحمەد مەبلەغی پاری بۆ ناردین بۆ ڕێگا، و هەروەها کاک زاهیری کەریمەڕەش ئەویش لۆرێکی بۆ دابین کردین بۆ گواستنەوەی دیکۆر و کەلوپەلەکانمان، و هەروەها سندیکای هونەرمەندان ئەویش مەبلەغێکی بۆ دابین کردین. ئەتوانین بە شێوەیەک لە شێوەکان سەفەرەکەمانی پێدابین بکەین.